باشە بەڕێزان و خۆشەویستان با تۆزێک شوێنەکەم استراتیژی و ڕێک و پێک بێت. باش بەخێر بێن سەر چاوی من. با ئەمەش تەرتیب بکەین. قاتی کوردی هەر لە خۆ بێنێک لە عتاسەراوی وەڵاشکی پێم تەرێک کرد چاکەت و پەنتۆڵ لە بەرەکە وقتی تەلەفۆن نییە حەو براکەم هەمووتان بەخێر بن سەر چاو خۆشەویستانی من بەخێر بن. هیوادارم کە هەموو لای زۆر باش بن ئەم شەویش لەگەڵتانم بۆ کۆمەڵی قسە و باس. هیوادارم کە سوودی هەبێ عەزیزان و خۆشەویستانی من. کۆمەڵی قسە و باسان بۆ کەم و بەجێتانی هێڵم ئەوەسین هەروە 1-2 دقیقە تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو قسە و باسەکان. سڵاو سەر چاوانی من بەخێر بن سەر چاو یاخوا بەخێر بن. کولە ئێوە فەیسبووکتان ڕوو ناکردەوە، کولە نازانم پەیجەکەی منتان ڕوو ناکردەوە کاکە. سێری ئەم بریق و باق و شتێش ببوونی ئەم سەری ساڵ و شتەوە سەری کەچی بخۆڵقاندووە کاکە. ئەرە وەڵام شتی سادەیە تۆزێک بڵۆپوانێ قوربانی ئێوە. عەزیزان بەل لەوێ بڕۆمە ناو قسە و باسەکە لەسەر ئەو سنتەرە ئەوەی کە بلیۆن دۆلار وەرگیراوە چی ئەمانە لەسەر دووشت قسەتان بۆ کەم و دوای ئەوە ڕێک و پێک ئەسبە ناو قسە و باسەکانی خۆ. یەکەم جار ئەمەوێت لەسەر مەسلەی لاهوری شێخ جەنگی تاڵەبانی لەگەڵ ڕوودا و مقابلەکەی قسە بکەم هەروە بە کورتی. دوایی ئەسمە سەر کێشەی شۆژ ئیسماعیل لەگەڵ پاڤڵ تاڵەبانی و ئەو کێشار چی بۆ بە کورتی ئەوەشان بۆ باسەکە. طبعا هەفتەی پێشوو ئەوەندەی کە من ئاگادار بووم کە لەسەر تەکلیفی هەندێک لەو کەسانی کە حواڵەکەن بە منداوە لاهوری شێخ جەنگی مقابلەیەشی کرد لەگەڵ ڕۆدا و تێڤێ. هەڵبەتە بەپێی ئەو کەسەی کە تەکلیفەکانی کردبوو لە لاهوری شێخ جەنگی بۆیە ئەوکە لاهور ڕازی نەبوو بۆ مقابلەیە یەکەم جار. لەبەر ئەوەش ڕازی نەبوو بوو تبووی پاڤڵ کردوێتی لەبەرەوە من ئامادە نیم دوای پاڤڵ ئەو کارە بکەم. بەڵام لە هەر حاڵا بە تەکلیفێک وەلحاڵ ئەو مقابلەیە کرا. بەڵام بەداخەوە ڕوودا و مقابلەکەی نەک لێنەدا بەڵکو هەر نەیوێرا بە هیچ جۆرێک لە شاشی تیڤەکەی خۆیەوە پیشانی بدا. من نازانم ئایا لاهوری شێخ جەنگی خۆی ئەو مقابلەیە هەیە یان نا، بڵاوی کاتەوە یا بڵاوی ناکاتەوە. بەڵام بەڕاستی ئەوەی ڕوودا و کردی هیچ تەلەڤیزیۆنێک لە ئاسی دنیایە ناتوانێت کاری ئاوا بکە. تۆ تەکلیف لە کەسێ بکەیت بچیتە ماڵەکەی کۆمەڵی قسە و باس 2-3 سەعات کاتی بگری بێیت ئەم مقابلەیە بکەیت و قەول بدەیت کە بڵێ من ئەم مقابلەیە بڵاوەکەمەوە، بەڵام دواییش بیکەی بە یەک سەفقەی سیاسی و بڵاوی نەکەیتەوە هەستانێکی لەڤان بازانی چوو بۆ بەغا. ئەوە جگە لەوەی کە پاڤڵ و قوبا تەلەفۆنیان کردبوو بۆ نێکی لەڤان بازانی پێشتر بۆ ڕوودا هەڕەشیان لە ڕوودا و کردبوو وتوبیان لە تەلەڤیزیۆنەکەتان لە سلێمانی ئەسووتێنین ئەگەر بێتون ئەو مقابلەی لاهوری شێخ جەنگی لێ بدەن. پاشان تەلەفۆنیان کردووە بۆ نێکی لەڤان بازانی کە بە هیچ جۆرێ نابێ ئەو مقابلەیە دابەزێنن و تەکلیف و تەکلیفکاری و لاڵانەوە و پارانەوە ئالەم بابەتانە. لە دواییشە ئەو مقابلەیە بوو بەهۆی ئەوەی کە پارتی وێشێتی لە بەغا لەگەڵ پاڤڵا ڕێکەون لەسەر کۆمەڵێ پۆست کە لە عێراقا دابەشێکەن وەری ئەگرن. جا من بنێشی لەڤان بازانیش پارتی بەلامەوە سێرێ ئێوە لەو لاوە ئەڵێنەوە ئامر قەبزی هەیە و لە دادگا ڕاکردووە پاڤڵ و لاشن لەگەڵ یادا ئەنیشن و لەسەر پۆست لەگەڵ ڕێکەون. ئەمە بەڕاستی بۆ خۆی خەجاڵەتیە. تەلەڤیزیۆن نابێ وابێ. من عەزیزان سەفەرێک لێرە ڕۆژنامەیەکەیە لەسەر مزاهرەکان پەیوەندی بە منەوە کرد بەم ئارام ئەحمەدەوە لەم هۆڵندەیە هەلم داناخرا. وتیان 8 پرسیارمان هەیە تۆ توانی وەڵامی ئەم 8 پرسیاری ئێمە بدەیتەوە؟ ناڕەزایەتی دەربڕا بوو داناخە و کێشە دروست بوو. وتم بەڵێ من وەڵام ئەدەمەوە، بەڵام بە شەرتێک لە ڕۆژنامەکەتان نابڵاو بکرێتەوە. کەچی وتی ئێمە ناتوانین قەول بین بڵاویەکەینەوە یا بڵاوی ناکەینەوە. وتم منیش جوابتان نادەمەوە بەڕاستی، چونکە کە جوابمانەوە ئەبێ بڵاویکەنەوە کە وتان بێ بڵاویکەینەوە. بەڵام ئەمەی کە ڕوودا و ئەیکا بەڕاستی شەرمەزارێکی بێوێنەیە. ئەم ڕووداوە بە هەموو پیانەوە بە هەموو مانایەک خۆی ڕسوا و خۆی تڕۆ کرد بەڕاستی. ئەوەیش ئازادیەکەی سێمانی پاڤڵ و قوبا دەکە تۆ خۆ بە ئارەزوی خۆت تەلەڤیزیۆنت هەبێ چیت هەبێ بچی لەگەڵ ڕوودا و قسە بکەی، بەڵام بۆ لاهوری شێخ جەنگی بڵێ نابێ قسە بکات و نابێ بڵاویکەنەوە.
شەڵ لەسەر ئەوە بکە کە نەبێ بڵایکەینەوە ئەمەیە ئازادیەکەی کوڕەکانی جەلال تاڵەبانی و ئەو هەموو شەقا و سەرسێدی کە ئێستا لە مەنتیقی سلێمانیا دەسەدە بەدەستە ئەمە لەسەر ئەوە کۆتایی پێهێنم. عزیزان هەمووتان ئەزانن شۆرژ ئیسماعیل کە من زۆر جار ڕەخنەم لێگرتووە ئەم کابرایە وەزیری پێشمەرگەیە لەگەڵ ئەمریشیەکان و بەڕیتانیەکانە وا ڕێکەوتون کە هێزی پێشمەرگە بێتەوە بەیەک و ئاسایش بێتەوە بەیەک و دەستگاکان ئەم پاراستن زانە برە بەیەک و ئەلم بابەتانە و بۆ ئەمەش ئەمریکا و ئەوروپا و ئەوان و بەڕیتانیا بەتایبەتی زۆرترین پاریان سەرف کردووە. بەڵام کاتێ ئەم کێشانە بوو ئەوەی کە پاڤڵ و وەهاب و ئەوان ڕۆیشتن لە سلێما لە هەولێر ترۆریان کرد هاوکات جافیان تیرۆر کرد کێشەکان بۆ ئەوە ڕۆشتووە پاڤڵ تەلەفۆنەکە بۆ چەتۆ ساڵح کە بریکاری وەزارەتی ناوخۆیە کە دەوام نەکا باش داوام ناکەم تەلەفۆن بۆ شۆرژ ئیسماعیلەکان مەچەوە بۆ هەولێر ئۆکەی ناچێت دە 12 ڕۆژێ بەر لەمە دوای ئەوەی کە هەم شۆرژ ئیسماعیل و هەم چەتۆ ساڵح ناچنەوە بۆ هەولێر بۆ دەوام لەسەر داوای پاڤڵ تاڵەبانی هەڵ ئەسێ سیارەیەک لەم ڕەشانەی خۆیان لەگەڵ مەجموعەیە چەکدارە ئەنێرێ بۆ ماڵی بۆ سەر ماڵی شۆرژ ئیسماعیل کە ماڵەکەی وەکو بەدەداچوونم کردووە لە شاری دایک ئەمە دە 12 ساڵێک بەر لە ئێستا طبعا ئەو وەکو بەدەداچوونم کردو ئەو حیمایانەی کە هەیەی شۆرژ ئیسماعیل 50 مترێک لە ماڵەکەی خۆی دوورە کاتێک کە ئەم سیارەی ئەچێ بە کۆنە چەکدارەوە ئەمان یەخەی پێگەن بۆ کوێشی ئەڵێ ئەچین بۆ لای شۆرژ ئیسماعیل ئێمە کاکە نادوینی جامل لێوە پێم گەیشتووە عزیزان ئەو نادوین واتە پاڤڵ نادوینی ئەو ئەمانوێ پەیامێکمان پێ بۆ شۆرژ ئیسماعیل ئەوانیش ئەڵێن ئێمە ناهێڵین بڕۆن ئابام چەکدارەوە ئێمە حیمایە ئەوین و ئەوە پارێزن و ئەلەم بابەتانە ئەیانەیە بە زۆر بڕۆن بەڵام ئەمان یەکچەند حیمایەکی میلیان لێهێننەوە ئەڵێن ئێمە بڕۆن تەقەتان لێکەین و ڕێگە نەدەمڕۆن ئەبێ شۆرژ ئیسماعیل خۆی ڕازی بێ بزانین لەکوێوە هاتوون و ئەلەم بابەتانە لە دواییە دەسەکەم بە تەلەفۆن و تەلەفۆنکاری ئەمە چییە پاڤڵ لێی تووڕەیە و پاڤڵ نیکەرانە لێی لەبەرەوەی کە بەگوێی نەکردووە یا لە گەرەخۆنەی شۆ بۆ هەولێر تابڵێ وەڵا ئەوەی نەکردو ئەلەم بابەتانە یعنی ئەم کوڕا خەریکی چاوسورکردنەوە و هەڕەشەکردن و تۆقاندنی هەموو ئەو خەڵکانەیە کە تەنانەت ئێشێتیشن هەر بۆیە هەم چەتۆ ساڵح هاتووە بۆ بەریتانیا و هەم شۆرژ ئیسماعیلیش هاتوون بۆ بەریتانیا و هەردووشیان بەڕاستی وەکو عاجز بوون و هەموو یەکێتی لە پاڤڵ و لە قوباد و ئەوانە تووڕە و ناڕەحەتن و ئەم مۆزوع ئاوان ناڕوات و ئادێژە ناکێشێ لەبەرەوەی کە هەمویان تێگەیشتون ئەوەی کە پاڤڵی جەلال تاڵەبانیەکە زۆر فاشیانەیە دیکتاتۆریانەیە قابلی قبوڵ نییە و ئەمە ناکرێت درێژە بکێشێ و یەکێتی بە تەواوەتی لەبەر یەک هەڵوەشاندووە بە شەرتێکیش ئەو شۆرژ ئیسماعیلی کە من چەندین ڕەخنەم لە خۆی گرتووە لە کوڕیم گرتووە لە کچیم گرتووە ئەلەم بابەتانە بەڵام وەڵایی پێڵاوەکانی دە پاڤڵ پیاوترە لانی کەم سەردەمانێت چوار پێنج شتێکی تەقاندووە کاکیجیان سەرتی بووە و نازانم چی بووە و ئازایەتی نواند و ئەلەم بابەتانە بەڵام پاڤڵ و قوبادوان لەسەر حازری لە حەقیقەتە لە تەمەنی خۆیانە زیبکەیەکیان بۆ کورد نەتەقاندووە تاپڕێکیان بۆ کورد نەتەقاندووە ئەبێ پاڤڵ چی بێت تا بنیشێ بەسەر کەسێک شۆرژ ئیسماعیلا داخوڕێت و دابنیشێ ئەبێ ئەوە بکەی ئەبێ ئەوە بکەی یا کەسێک و چەتۆ ساڵح كشتو سالا نينوشي كفري أدا هزار يكو بافلو لاهور هني لا عفو بافلو قبادة هني لاهور نعلم بافلو قبادة هني دا يسبي أن ناخوش كلام لاهور نخل لاهور نعلم لاهور جوازك أنا والله بلام بافلو قبادة هني أو يس تعمقي قباد وشان زوانا بيان خوشة والله ما بس ما تنابره قسم بافلو قباد طلباني شتو أو بيسمى حبر شهيدة جا ولا كسي حبر شهيد بينه حزبك لدوائية بافلك هسه هالشكل اللي بدأت السكاتي بيبكا أو براسي قابل قبولني الواقع بويه شتوش إساتو الدلو وأويش عاجزة لموضوع كان وبراسي نا براسي يجذب كان بوكنا تقالوا أم بافلو قبادو آلم بابتانا أما أو دوشتبو كباسم كد خوش ويستان أوي لاهون الشيخ جنجي طالباني لقروا داو كروا داو براسي خوي رسواكد وخوي تروكد أي خوي هو حقيقتها باشانيش شورج إسماعيليش أو بومباس كدن كبافل هذي نادي بوسري كبير سكاتي بيمكن بلام حماية كان يهاتون دس من يعني يشتبو للدعاية هاته هولير ورايكت هاتو بو بريطانيا أنا والله كاكجا أما حالي يشتيها من لقال زور بي زوري سران يشتيها أساق ساكم خوشي يسان أنا شكل دباشان هيت شيء كان بافل يعني بس جارك سناكم هيت يعني نما لا بختيار علي لك شيء علي لعمر فتاح علي لنازل محمود سناوي علي لشو علي يكسيان أمهتي وين نايش أم الشيت أم الشربرة كل ما ويا بلاد مقابل بلاد شو من ولا بافل طالباني خوشي يسان ما خصيصا بوج جرمه وتي كتشين هم دانش على أساس كشيك ما نبوا ما يحلكا وتي ولا كهات نازل درماني اللي أبو شو تي مجموعة شناوي كلها لجولكيا وإنجا حاكسة وتي حد من التدق بينه براسي ما هاتين ولا شيء كاك
ئەوی شناوەکات و ڕابێرێ بە قەزیەکان ئیتر پشتێنەکەش مشاز عزیزانی منەوە باسی چێکنەوەکە ئەمە پسمەوە سەر بابەتە ئەسڵیەکە خۆشەویستان ئێستا ئیتر ئەو دوو بابەتم پێشکەشکردن و تەواو بوەست پەلەمەکە ئەم یاریە سەیدە تێگەین خۆشەویستان بە ساعت حەوت لەبەر یاری و میاری ئەوانە ئەو بکەم جارێ سەرەتا بەر لەوەی کە بڕۆمە ناو کولی قسە و باسەکان هەندێک شت هەیە عەزیزان خۆشەویستانی من جا ئێوە پارتین یەکێتین بێلایەنن ئینسان هەرچێکن ئەمە مشکلەی خۆتانە کاکە کە من هەندێک قسە ئەەکەم لەسەر بە نمونە لەسەر ئەم ئێسەی ئەم بنەماڵی ئەحمە هەردی ئەوانە مەسەلەی ئەم ناویچی ئەم چۆمان و هەڵم بابەتانە کچەکەی ئەحمە هەردی کە قساکەم مەجموعەی تەلەفۆنم بۆیە ئەڵێ کاکەرامجیان ئاکە ئەو لایڤم مەکە و کاکە ئەمە نابێت و ئەچیتە جیرفانی ئیسلامیەکان و ئەمە یانی چی کاکەشیان ئەی هاوار ڕەختە لە ئێوە گرم ئەچتە جیرفانی ئیسلامیەکان ڕەختە لە ئیسلامیەکانە گرم پێم وەڵا ئەچتە جیرفانێکی و پارتی و نازانم چی و ئەنە بابەتان ئەی هاوار دژی پارتی قساکەم ئەڵێن بابام قسەین تۆ ئێشتە جیرفانێکیتیوە دژی یەکێتی قسەکەم ئەڵێن بابا تۆ دژێکی ئەمە چ جیرفانی پارتی و پارتی ئیسفادەی لێکە عزیزان ئەمە ئەی باشە کەواتە من چی بکەم ئەی بۆ هەر ئەمایە بابی پێشمەوە بە حاتی قسە نەکەم و تەواو ئەنم بابەتانە خەم منتەقیتیان نییە بەڕاستی کاکە منتەقیتیان نییە من دژی هەر لایەنێ قسەیەکەم لایەنەکەتر ئەڵێ ئەوە ئەبێتە خزمەتی فڵانە کەس کاکە ئەی بەبرێشی ئەم بە بەڕاستی ئەمە تەرکن کاکە بابە من دژی گەنەخۆریم من دژی دزیم باش نییە دژی هەموو ئەمانم والله لە ئێوەش لە زۆر زیاتر من بە هەموو هەمیشە وتومە کاکە من دیارە کابراایکی باوەڕدارم و ئایندارم و ئەلم بابەتانەوە باوەڕم بە ئاینی ئیسلام و ئەمانە هەیە بەڵام من دژی هەموو ئیسلامیێکی سیاسی دژی هەموو حیزبێکی ئیسلامی سیاسیم لە ئاسی دنیایە لە حەقیقەتە قسەی من ڕوونە من نەکڵاوەکە مەسەر خەڵک نەدۆرێ خەڵکە ئەکەم باشە من یەک پرسیارم کرد لە دکتۆر عەبدولواحید خۆشەویستان باشە وتم ئایا دکتۆر عەبدولواحید تۆ نەخۆشخانەیەکت کردوتەوە ئێستا بای $3 ملیۆن بێ ئەم پارە لەکوێ بوو ئەم ئیسلامیانە حەچی جوێن هەیە بە دایکم بە خوشکم بە بنەماڵەمیاندا کاکە والله ئەکسێتی کۆمەلگای کوردی جوێن فرۆشە پارتی ئەڵێ یەکێتی ئەڵێ ئیسلامی ئەڵێ ئاتەئیست ئەڵێ فڵان ئەڵێ والله کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی جوێن فرۆشە پێتان ناخۆش نەبێ خۆشەویستان دژی هەر لایەنێ قساکەی جوێنی پێدا سوکاتی پێکە بێحورمەتی پێکە حەقیقەت ئەمەیە واقعەکە با لێرەوە بچمە سەر ئەم مۆزوعانە تکایە ئەو بە من مەڵێن ئەچێتە جیرفانی ئیسلامیەکانەوە ئەچێتە جیرفانی ئاتەئیستەوە ئەچێتە جیرفانی نازانمێکێتیە و پارتیەوە ئەمە قسەی ئەمە نایخوا لای من کاکە ئەچێتە جیرفانی کەسێکەوە بە جەهەنەم تەواو مانگە دژی یەکێتیە بم ئەچێتە جیرفانی پارتیەوە مانگە دژی پارتیە بم مانگە دژی ئیسلامیەکانە بم ئەوەی دژی ئەوە من لەبەرەوە مشکلەی من نییە باش عەزیزان با وردە بڕۆمە ناو قسە باسەکانەوە ئەم فێمینیست و جێندەرمیست و لێزبیان و هۆمۆیانە زۆر سەیرن خۆشەویستان ڕێک هەمان تەسەور و هەمان دیدگای خێڵی کوردایەتیەکەی پارتیۆکێتیان هەیە 32 دانە ساڵی ڕەبەقا خێڵی کوردایەتی خەریکی دادۆشینی ئەو کۆمەلگای ئێمن کاتە ڕەخنیان لێگرین باسی شۆڕش و کوردایەتی و فڵانە فیسەر و ئەم بابەتانەیە خۆ چونکە ئەمانیش لە ژێر سێبەریەکێتی و پارتیان بە هەمان ئەقڵ بیرەکەنەوە بە هەمان جۆر باش نییە هەتا 10 ساڵ دوای ڕاپەڕین ئێمە کە قسەمانەکرد ئەیانەوە تابووری پێنجەمن باشە پاشان ئێمە شۆڕشمان کردووە و کوردایەتیمان کردووە پێشمەرگەی کۆلین و ئەلم بابەتانە لە دواییشە 32 ساڵە کۆمەڵی قاچاقچی دز و درۆزن لەمە بەدەر هیچی کە دەرنەچوو تەنها گیرفانی خۆیان و بنەماڵەکانیان فول کردووە و ژیانی شاهانەیان بۆ خۆیان و بۆ بنەماڵ و کەسوکانیان بنیاد ناوە و کۆمەلگاکەمان ئەوتەکەی بینی جا ئەم فێمینیستانە ئەم جێ نازانم لێزبیان و فڵانە فیسارانە هەروای بیرەکەنەوە کە ڕەخنەیان لێگرین خێرا کۆمەڵێ دەستەواژە حازلەکەن ئەی خەنە سەر زمان بۆچی بۆ ئەوەی کە ئێمە بێدەنکەن کە ئەمیش بەڕاستی هەوڵێکی زۆر زەبوونانەیە و بەڕاستی زۆر بێهودەیە ئێمە ئەڵێن ڕێبینی ئەحمە هەردی کاکە تۆ ئاویت تۆ مشەخۆریت تۆ کاوێشکاری کاکەنەوە بوویت تۆ چووی بۆ لای شاسوار تۆ خوشکێکت هەیە چەند جار کاندیدی کردەوە بۆ ئەندام پەرلەمانی ئێوە بەدەست و بەدەن بەس بە شوێن پارەوەن و تەواو ئێستا ئەدەوێ ژنەکەت لای شاسوارکەی بە کاندید ئەگەر هەڵبژاردی داهاتوو بکرێتەوە کەچی ئەڵێ جوابەکەی چییە کاکە ئێمە چاومان بە کتێب کراوەتەوە ئێمە کوڕی ئەحمە هەردین بابی گیان عەزیزەکەی من ڕێزم هەیە بۆ ئەحمە هەردی ڕۆحی شاد بێ ئەو لە ژیاندا نەماوە ئەو مێژووی خۆی ئێوە مێژووی خۆی باشە کە ئێوە ئەم قسەیە ئەکەن ئینسان یەک دەداخە باسی ئەوی شەکات ئەمە کەی منطقە خۆتان بە کەسێکە هەڵمەواسن باوکتان پیاوی چاک بۆ ئێوە خۆتان چاکنی ئەمە ئەوە پاشان ئەحمەد هەردی بە ڕەحمەت بێ نۆز دەهۆنراوی هەیە
کە لای من دەی بۆ فڕیان باشە ئەم نۆزە هۆنراوەیە معقول نییە 90 ملیۆن دلار لەسەر کورد بکەوێت کاکیجیان نوێن قسە بکەین ئێوە بڵاو لامە کوڕی ئەحمە هەردین عیبە کاک پاشان باوکتان پیاوێکی شەریف و پیاوێکی باش بووە کاکە ئێوە پیاوێکی باش نین ئێوە کچی باش نین ئێوە خێزانێکی ڕاکردن بە دوای پارەیە بە دوای دۆلارە ڕاکن کاکە ئێوە گروپێکن قەڵەمەکانتان فرۆشۆ بە یەکێتی و بە پارتی بە گۆڕان بە هەموو ئەمانە تەواو ئێوە سەرقاڵی خۆشیان دەنین بە ناوی ئازادی بە ناوی ژنەوە بە ناوی سکۆلارەوە بە ناوی فێمەنیستەوە بە ناوی جێندەر و نازانم گۆڕان و ئەم شتانەوە هیچ شتان بۆ ئەو کەس ئەبوو ئەوانە نەکردووە لە حەقیقەتە ئێوە مامەڵی پێوە ئەکەن وەکو چۆن نێچێتی و پارتی مامەڵە بە کوردایەتی و بە خوێنی شەهید و بە هەموو بە هەڵەبجە بەمانەوە ئەکا ئێوە ژیان بە هەمان نەفەس بە هەمان کارکردن بەم ناوانەوە بازرگانی یەکەن ئێ عەزیزان خۆشەویستانی من ئەکرێ ئینسان شاعیر بێ بەڵام ساختە چی بێ شاعیر بێ بەڵام دەستبڕ بێ شاعیر بێ بەڵام جاسوس بێ ئەکرێ شاعیر بی بەڵام دز بی نووسەر بی بەڵام ساختەکار بی مێباز بی بە نمونە دەکۆن چوزان دایان پیس بی زۆر ئاساییە کاک دەکرێت زانا و فەیلسوف و مفەکیر بی بەڵام فاسدش بی بەڵام جاسوس بیت دز و جاردە بی چ پەیوەندیشی بەوەیە کاکە ڕاستی سەیرە عەزیزان گەورەترین نووسەر و زانامان هەیە لە ئەوروپا بە ئایدز مرد بۆ خۆشەویستان خۆمشیکەون عەجیب نییە یعنی ئێوە واتێکێشتون ئەوەی کە نووسەر بێ ئەوەی کە بەناو ڕۆشنبیر بێ یا هەر ڕۆشنبیر بێ ئەوەی کە میدیاکار و زانا و دانا بێ ئەوەی دادوەر و وەزیر و فڵان و فیسار بێ ئەمە دزیتیان نییە ساختەچیتیان نییە فاسیتیان نییە بەڵێتیایەتی چا عەزیزان ئەمانە بۆ چوار شیعر و بۆ ئەم نووسین و بۆ ئەمانە منەت بەسەر ئێمە یاکەن ئەمە خۆش نییە کاکەجێ بەڕاستی ئەمە خۆش نییە ئێوە سیرکەن گەلانی دنیا چیان هەیە بەڵام ئێمەش چیمان هەیە هایدگەر کودەتای ڕەخنەی لە ڕۆژئاوا بەرپا کرد نیتشە مەرجی خوای ڕاگەیاند فۆکۆ بانهێشی مەرجی مرۆڤی کرد و مێژوو شێتی لە سەردەمی کلاسیکە نووسیەوە فرۆید بێ ئاگای و ناهوشیاری لایەنێکی تەواو عەیار و فراوان کە داگیری کردبوو لە باس و لێکۆڵینەوەکانیە پۆڵ ریکۆر مارکس و نیتشە و فرۆید و نازانمچی و چی هەزاران نمونەتان بۆ هێنمەوە شۆپنهاوەر لەسەر میتافیزیکی قسەی خۆی کرد باشە ماک زانای فیزیا بوو لە نەمسا باشە یونگەر پەڕینەوەی لە هێلی نووسی ئەرستۆ و هۆرسێڵ دیایدە ناسی و نازانمچی و چیان کرد توانم بە هەزاران نمونەتان ببێن وەکو کانت وەکو ئۆڵڤا شپنگلەر وەکو تۆماسمان وەکو نازانم فڵان و فیسارەکان وەکو داروین وەکو کافکا وەکو هیگڵ وەکو نازانم شیلەر و شلینگ و ئەمانە وەکو شپنگلەر بە هەزاران هەزار زانا و فەیلسوف و زانا هەیە دانا هەیە ئاواش بنێت بەسەر میلەتەکەی خوا ناکەن ئێوە چیتان هەیە لەبارەی سیاسیشەوە گەلانی دنیا چیان هەیە خۆشەویستان باشە کە خاوەنی قەڵەمن خاوەنی حزبن خاوەنی نازانم فکر و بیر و بۆچوون لە لێنینەوە بیگرە تا ماسی تۆنگ تا هۆشیمینە تا هەزاران سەرکردەی گەورۆسە بەڵان لە ئاسی دنیاە من چی کرد ئێوە پاڤڵ و قوباد و کەمال کەرکوچی و نێچیر و مەسرور و نازانم عومەری سێعەلی و کاکە حەمەی گوڵەخانەتان هەیە کورە و داوەشینە بەڕاستی بۆ میلەتەی ئێمە ئەمانیان هەیە باشە عەرەب حەزەتی محەممەدی هەیە 14 سەدەیە بە ملیار ئینسان شوێنکەوتەیە جا تۆ قوبوڵنیە کەیفی خۆتە تۆ دژی ئەوی قوبوڵ کەیفی خۆتە بەڵام 14 سەدەیە ملیار ئینسان بە دوای کەوتووە تەواو ئیتر باسی فارسەکان ناکەم کە لەم دنیاە چیان بەرەمهێناوە ئەی ئێوە چێن ئێوە چیتان بەرەمهێناوە بۆ خەڵک وا ملتان ژەندۆتە ناوخوێنی ئەو خەڵکە بە ناوی قەڵەم و بە ناوی نازانم چیوچیوە خەریکی ژیانی خۆتانن کام فکرتان کام زانستان وەکو وتم من ڕێزم بۆ ئەحمە هەردی هەیە ئەکە ئەم ستفاتیمێ نەبڕایەوە گەرچی دڵداری لە خاکی ئێمەدا ئەفسانەیە هەر بەدەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە ئێستا کوڕەکانی و کچەکانی فێر بوون ئەڵێ باوکمان کەوتی گەرچی دڵداری لە خاکی ئێمەدا ئەفسانەیە هەر بەتەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە ئەڵێ باوکی جان ئێستا بە خەڵکی تەلار و عانەی باشە بۆی دڵداریەکە بۆ ئێمەش بێت ئەمەیە ئێوە ئیسفاتەن لەمە کردو کاکە ئەمە بنە بەسەر خەڵکا مەکەن کاکە ئەوەشم بین نەبوو خۆشەویستان بەندەیش دیوانێکی شیرین گۆتە بازاڕەوە ئەمڕۆ لە سێمانی بڵاو کراوەتەوە لە جادەی مەولەوی لە مەکتەبەی ناوی چییە وشە مامەدارە لەوێ
بڵاو بۆتەوە ئەتوانن هەموو تامچن ئەو شیعرانە بخوێنەوە و بیکڕن و تەرتیبات و شت پاشانیش ئەوە لەوە بینی ئەوە بکەوتەوە کە شیعرەکانم هاتووەوە کەوتە بازاڕەوە توان ئێستا بچن بیکڕن معقولە عەزیزان بنمونە هێڵی سوودای من هەر نییە بنمونە ئەحمە هەردی حەزی لە فست فاتیمەیە کردووە و ڕاستی نەبوو لەبەری ئەم فەقیر بۆچی و ئارم بابەتەوە کردی بە شێعر گەدی ئارام ئەحمەیش بنمونە بەیانی حەز لە ژنێکە ژنەکە دەنووشی ئێشکێنێت و حەزی لێ ناکات چم شێعرێگە نووسم ئای وا بوو ئالەم بابەتانە معقولە بەیانی کوڕەکە منێتوە سەر خەڵکەکە بڵێ خەڵکینە ئێمە من باوکم ئارام ئەحمەد بۆ شێعری نووسیەوە شێعری نووسیەوە کەیف خۆیەتی شێعر هەستی خۆی نووسیەوە کاک من هەستی خۆمە نووسم خەیاڵەکانی خۆمە نووسم خۆ منەتی نییە بەسەر خەڵکای بیکەی بڵێ وەڵا باوکمان شاعیر بۆ شێعری نووسیەوە ئالەم بابەتانە عیبە عیب ئەم بازرگانیە چی هەیە کە بشتێک گۆیەکە کاک چییە یعنی بەسە تەرشیکەن ئەم مۆزوعانە کاک ناکرێ بەیانی کوڕەکەی من بڵێ وەڵام من کوڕی ئارام ئەحمەدم و باوکم شێعری وتۆ شێعری وتۆ بە جەهەنەم شێعری بۆ ئیحساسی خۆی وتۆ بۆ هەستەکانی خۆی وتۆ بۆ خەیاڵەکانی خۆی وتۆ جار کەسێک پێی خۆش بوو هەستەکانی خۆی تیابینیەوە ئەوە خێر عەلا خێر تەواو داواشیان لێ یەکەم هەمووتان بچن کتێبەکەم بکڕن لە مەکتەبەی کتێبخانەی وشە لە جادەی مەولەوی حیوادارم بە یەک هەفتە نمێنێت ئەرە وەڵام بچن بە هەرزان نازانم بەخوا بە چەنج دایانەوە جا عەزیزان ئەمانە وەک سەرانی پارتیەکێتی چونکە پارەی زۆریان هەیە ئێستا هیچ حەیایەک هیچ حورمەتێ هیچ کەسایەتێکیان پێوە نێشتون پارە باشە هەرچێکیان پێ لە هەر بەخیاڵیان شێنە نایەت هەر بەخیاڵیان نایە هیچ پارە ئەمەنیان پارە دەستکەوتووە هیچیان بۆ مۆزوعی نییە ئەم بەشەرانە بۆیە ئەوەی کە ئێستا ئەمانە باسی ئەکەن لە ئەوروپا جگە لە ڕەسوایی هیچ شتێکی نەهێناوە بۆ گەلانی ئەوروپا خۆشەویستان دووسێ شتان بۆ بژێڕمەوە باش گوێم لێ بگرن و تەعاملکەن لەگەڵمان لەمەوە پێشوە ژنێکی هۆڵەندی 25 ساڵ تەمەنی بووە لە 25 ساڵ تەمەنیە وەلحاڵ لەگەڵ پیاوێکە سێکسەکە مناڵێک دروست ئەکەن باشە کچێکی ئەبێت ئەیە کچەکە ئەبێ بە 10 ساڵ و 12 ساڵ و ئەوانە دایکی بە 35 ساڵ لە تووپڕا دایکی هەڵ ئەسێ ئەچێ جنسی خۆی ئەگۆڕێ خۆیەکە بە پیاو کە خۆی ئەکا بە پیاو لەگەڵ ژنی ترا ئەوەلحاڵ لەویش مناڵی ئەبێت ئێستا ئەم کچەی یەکەمیان ئەمی بە دایکی زانیوە ئەمەی دوو هەمیان بە باوکی ئەزانێ ئەم دوو مناڵە مقابلەیان نەکردن نانەزانێت شی وڵام من نازانم مەسەلەکانی کچەکەی من هەر ناگەم ئەمە دایکم بوو وڵام ێستا پیاوە باوکی ئەوە لە تێناگە یعنی عەزیزانی خۆشەویستانی من ئەمە چ باشێکی تێدایە بەڕاستی ژنێک لە ماوەی 15-20 ساڵە هەم ژن بێ مناڵی ببێ هەم پیاو بێ مناڵی ببێ چی یعنی یان ئێستا دایک بێ 15 ساڵێکە باوک بێت یا ئێستا باوک بێ 15 ساڵێکە دایک بێت من خەڵکە ناسم خەڵکی بۆ نمونە لە ئێرانەوە هاتووە باشە کچی گەورە هەیە و کوڕی گەورە هەیە لێرە ئێستا خۆی کردووە بە ژن بە نمونە یان دوو پیاو هەردووکیان یەکێکیان ڕۆڵی ژن ئەبینێ هۆمۆکە ئەوی کەشیان کە مێردەکەیەتی مناڵ هەڵەگرنەوە بەخێویەکەن باشە ئەم پیاوە هەڵەسی عەلەسەر ئەمە ژنەکەیە پەری مناڵەکە ئەگرێ ئەی با بۆ مەکتەب لە مەکتەب بە مناڵە نەڵێ ئەوە دایکمە دایک سەیماڵ هەموو وەسێک ئەمە پیاویش باشە پیاویشە یا هەردوو ئەم پیاوە کە ژن و پیاوان عەلەسەر یعنی یەکی پیاوێکیان ڕۆڵی ژن نەبینێ ئەڕۆن سەیرەکەن بۆ لای مناڵەکەیان مناڵەکە ئەوە دایک و باوکمە هەردووکیشی پیاون باشە بەڵام ئەمیان هۆمۆی و ئەمیان بدەرەکەی ئەمیان بکەرەکەیە بە کورتی باشە ڕۆژ نەکابینێ ئەی دایکایەتی لێرە چی بەسەرێ زەحمەت نەبێ باشە ئەمە کوێی باشە تا دیفاعی لێ بکەم عەزیزانی ئارام ئەحمەد تاوەکو ئەمە بکەمە دیاری بۆ خەڵکی کوردستان سنتەری بۆ بکەمەوە لێکۆڵی نوێی بۆ بکەم بڵێم ئەمە باشە ئەمە کوێی باشە بەڕاستی کاکە وازە ئیسلام و کافر و جوولەکە و فڵان فیسال بێن باشە بەخوا لە ئەوروپایشە زۆربەی خەڵکی ئەوروپای دژی ئەمەیە بەڵام دەوڵەت سیاست پشتیوانیانەکە بۆیە ئەگەنا بەڕاستی خەڵک لەگەڵ ئەمە نییە بۆیە ئێمە لە مرۆڤایەتیا دوو ڕەگەزمان هەیە ڕەگەسی سێهەممان نییە سڵاو سەر چاو بەخێر بێ نیمانە بەڕاستی دوو ڕەگەس هەیە حتا ئەوانەشی کە ڕەگەزی خۆیان ئەگۆڕن لێرە من لەم ڕۆژانە خوێنمەوە خۆشەویستان ئێستا کێشەیان چییە لە هۆڵندایە ئەوەی کە ڕەگەزی نێرە خۆیەکە بەمێ یان مێ خۆیەکە بە نێر لە مەسائلە کە نەخۆشەکەون هەندێ دەرمان هەیە بۆیان نابێت بۆیان نابڕاستی بە نمونە پیاوێکی خۆیەکە بژن کێشەی سن و بەرۆشی ئەبێ کێشای شوێنەکانی خواردەوەی تری ئەبێت باشە ئەم دەرمانانەی کە هەیە کە بۆ ژن ئەبێ بۆ پیاوەکە بۆ شکڵە نابێ ڕەگەزەکان ئاوای لێ هاتووە
باشە ئێستا کێشان ئەوەیە ئەڵێ نازان چ دەرمانێ بۆ ئەوانە بەکاربێنن چونکە تەسیری خراپیان لەسەردانێت ئەمە هەر لە خۆ قسە ناکەم ها بۆ هەموو ئەم قسانە بەڵگەم هەیە بەڕاستی بەڵگەم هەیە بەڵگەی توبی لە هۆڵەندا خۆشەویستە بابە ئێوە بڕاتان بەخوا نەبێ ئازادن بەڵام دەستکاریکردن خۆ باوەتان بە سروشت هەیە خۆ باوەتان بە تاقە هەیە ئێ دەستکاریکردنی سروشت بەڕاستی نامرۆڤانەیە تۆ ئاخر گەلانی ئەوروپا هەروایان کرد بۆیە حاڵیان زۆر جوانە لە سەدا 45 تا 50 خەڵکی ئەم هۆڵەندایە نەخۆشی نەفسی هەیە هەموو ئینسانەکانی ئەم ئەوروپایە تەنها لە ئەڵمانیا زیاتر لە 25 ملیۆن ئینسان تەنهایە هەمووی بووە بە هاوڕێی سەگ باشە خێزان نەماوە هەمووی لەبەر یەک هەڵوەشاوە کوردەکانیش لە ئەوروپایە زۆربەی زۆریان لەبەر یەک هەڵوەشاوە نەکو خێزان ئینسان وای لێ هاتووە بە یەکەوە هەڵ ناکە تاکو تەنها کەوتۆتەوە ئەمە چی ئینسانیە باشە یان ژن ئێوە باسی مافی ژن لە ئەوروپایەکەن ئاسڵەن شۆڕشی ڕۆشنگەری شۆڕشی فەڕەنسا گەورەترین زەربە بوو کە لە ژیانی و لە کەسایەتی ژندرا لە ئەوروپایە بەڕاستی هەتا ئێستا لە ئاسی دنیایە باشە ژن لە ئەوروپایە چەوساوەترین کائینە کە تا ئێستا من خوێنە بێتمەوە ویان بینی بێتم باشە مناڵی ئەبێ ماڵ بەڕێوە ئەبێ ڕۆژانی ئیشکات ئاوەسکێتی ئەبێ ئیشکات باشە هەموو شتێکەکە لەگەڵ پیاوەکەی هێشتا فرێ ناکەون زۆر ژنیش هەیە تەندوم ناسێ مناڵی هەیە مێدی نییە هەمووشی ئەبێ خۆی بیکە بەڕاستی ئەبێ ژیانی مناڵەکانی دابینکە ئەبێ ئیشکە ئەبێ پەروەردەیانکە بیان بە بۆ مەکتەب هەر ڕاکەڕاکەیتی فرای هیچ شتێک ناکەوێت کوا ژیان لە ئەوروپایە بۆ ژن ماوەتەوە کاکە کوا ژیان بۆ ژن ماوەتەوە ژن لە ئەوروپا قوڕی کراوە بەسەردا کاکە والله زۆربەی زۆری ژنانی ئەم ئەوروپایە خواخوایانە پیاوێکیان دەستکەوێ پیاوەکە بڵێ تۆ لە ماڵەوە دانیشە ئیش مەکە من خۆمیشەکەم بەخێوتەکەم وەکو لای خۆمان مەمنونە بە پارەی کڕن شتیوان دەست ناکەوێت باشە بابا ناکرێت تۆ خۆ گەی بدەوێ هەموو کۆمەلگا بکەی بە گەی کاکە ناکرێت تۆ خۆ دزی بدەوێ هەموو کۆمەلگا بکەی بە دز گەی دزی بۆ خۆتی تەوا وەزە خۆکە بێنە کاکەچ باش نییە من ئالەمانە تەمان خۆتان زان من خۆم لەشی شخصی هیچ کەسێ نادەم بەڵام لەمانە ژن ئەناسم چواشی کردووە خۆشەویستانی من باشە هەمووشی بە ڕەفیقی براکەی کردوێتی ڕۆژێ براکەی بانێکی وتبی ئەرێ بەسە ڕەفیقم نەماوە تۆ تاقی نەکەیتەوە بەخشکەی وتبوو ئێ تۆ بەم حاڵەوە ئەدەوێ دابنیشی ژنان لە کوردستان ڕزگارکەی چاوەکەم وەڵا ڕزگار ناکرێت ئەمانە بە ئاشکرا ها باسی شتی ژێربەژێر و نهێنی ناکەم خۆشەویستانی آخر ئێوە مدافعی ئازادی و مافی مرۆڤ و ژن و دیموکراسی بوون بۆیە کۆمەڵگای باشوور ئاوا داڕستاوە هەمووتان یەک شەو ناتوان بەبێ ئارەق بخەون هەمیشە ئەبێ بە سەرخۆشی بخۆنەر هەمووتان بە ڕۆژنامە نووسستانەوە بە نووسەتانەوە بە فێمینیستانەوە ئەبێ شەوانە بە سەرخۆشی بخەون ئەگەر ناتوانن بخەون باشە جانێک بەتیەکەی چۆمانی ئەحمەد هەردی خۆشەویستان لەوەدایە چێ پشتیوانی لێکات لە چۆمانی ئەحمەد هەردی چێ پشتیوانیەکە بڕۆن یەکەیەکە ناوەکانیان سیرکەن فاستترین دستترین بێڕەوشترین ئینسانەکانی کۆمەڵگای ئێمە دیفاع لە چۆمانی ئەکات ئەحمەد هەردی باشە بە نمونەی بابەکە دڕەیی خوب بیتەنە بابەکە دڕەیی هەمووتان ئەیناسن ئەوەی 20 ملیار و 8 ملیار 20 ملیار بچەنە بۆ ئەوەی سەقافە حەپەلوشی کردو برای هەموو ڕۆژێ لە پۆلیس بوو لەبەرەوەی کە دزی کردو و پارەی خواردبوو ئەو دیفاعی لێکە دێگەیت دز لە دز ئێ کاکە بابەکە دڕەیی تو خۆ 20 ملیاری لە سەقافە دزی هەر ڕۆژە بەدەست پۆلیسێکەوە بووی کە لە بچە ئەکەسە دزی و تاڵانی کاکەجە یا ڕابوون معروفی ساختە چی سێری کە ئەوانەی دیفاع لە چۆمانەکەن کۆمەڵێک پێکاتەیەکن لە کۆمەڵێک ئینسانی فاسد گەندەڵ دز و درۆزن بەڕاستی چوای پیاوی معقولی تیانە ئەو بە خۆی زۆر ناخۆشە بۆ چۆمان من ڕێزم بۆ چۆمان خانەیە هیوادارم بە خۆیان بچێتەوە بزانێ بۆچی چوای پیاوی محتەرەم پشتیوانی لەو ناکە چوار ئینسان کە بەڕاستی عەقڵی کامڵ بێ کە خۆفرۆش نەبێ کە دەستپاک بێ کە ئینسانی واقعی بێ بۆچی دیفاع لەو ناکە هەر دز و درۆزن و بابەکە دڕەیەکان و شێو ئالم بابەتانە ئەوەکات باشە با بزانین راپۆرتەکە ئەڵێ چی ئەڵێ بە ئامادەبوونی نێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا وەزیر و پەرلەمانتار سەنتەری جێندەر کۆتایی بە 16هەمین ڕۆژ کە گوایە چالاشی کردووە دژ بە نایەکسانی ڕەگەزی و بە فەرمی وەرگرتنی نزیکەی ملیۆنێ دۆلار وەک پاڵپشتی مادی لەلایەن یەکێتی ئەوروپاوە بۆ چالاشی و پرۆژەکانیان ڕاگەیاندووە باشە کام پرۆژە و کام چالاکی 16 ڕۆژ چالاکی چەند و چۆن چیتان کردووە لە حەقیا 1 ملیۆن دۆلار بێرە حسابیەوە
تا ئێستا ئەم ئافرەتە بەڕێزە نەخۆی نەدوو برا سۆپەرمانەکەی ڕێبین و ئاسۆس نانووسیوە ئەم مۆزوعە وایە یاوانیە باشە جا عەزیزان ئەمانە ئەگە سێریشیانەکەی خاوەنی یەک پەرەگراف شتی فکری نین کە زادەی فکری خۆیان بێ یعنی خۆیان داهێنا بێ هەمووی تەرجمانە هەمووی دزێتیە دەرخوادی گروپی خەڵکی ئێن لە کوردستانە کە ئاگیان دنیانیە مش ئەتوانم ئەو کارە بکەم ئەتوانم لە زمانی هۆڵندیەوە لە زمانی ئینگلیزیەوە دەیان بابەت بهێنم شەنوکەوی کەم پاشە پاچێکم بڵاوی کەم و بەناوی خۆمەوە بەزەمە بێ ڕۆشتیە بەڕاستی دزیە اینجا کەشی ئاسۆسی برای ئەڵێ چی برا ئەو براتەرە عەزیزە کە من بەڕاستی تا ئەم ڕۆژ زۆر ڕێزم لێگرت ئەڵێ چی شۆمانجیان بەردەوام بە لە چی بەردەوام بێ کاک ئاسۆسیە لە پارە وەرگرتن بەناوی قوربانیەکانەوە ها ئاخر چی کردووە کاکە تۆ دانیشی بەردەوام بێ چی بەردەوام بێ کاکە ئێمە پرسیارەکەین پرسیارەکانی ئارام ئەحمەد و خەڵک ئەمەیە پرسیارەکەیش خۆ کاکە عیب نییە بەڕاستی ئایا ئێوە وەکو چۆمان ئەم ملیۆن دۆلارەتان وەرگرتووە یان ئەگەر هەدیەیە بۆ خۆت وەکو چۆمان دراوە کە راپۆرتەکە وا ناڵێ ئەوە ئافێتت بێت ئەگەر بۆ لێکۆڵینەوە و چالاکی وەتان گرتووە واتە بۆ خۆت نییە بۆ نییە خۆت بیخۆی ڕوونتر بێڵێن بۆی کە هەمووتان لە من تێبکەن عەزیزانی من کەسێک ژیات ئەڵێ ئارام ئەحمەد ئەم ملیۆن دۆلارە خوا کەسێکی وێ بنادە باش بوو ئەم ملیۆن دۆلارە بۆ خۆت وەکو هەدیە من کابراایەکم خەوانی بۆ 10 ملیارم ئەم ملیۆن دۆلارە ئێن بە ئارام ئەحمەد و کەسێکی قوربانی ئەوە ئەمە بۆ خۆت ئیعلانی شێکەم ئەڵێن بەڵێ فڵانە کەس یەک نودەیە یاومەتێ بۆ خۆمە ئەی خۆم فڕێ ئێم ئەرەجی خۆمە بەڵام ئەم کەسە ئەگەر بێ بڵێ من ئەم ملیۆن دۆلارت ئێمێ بۆ فڵانە پرۆژە ئەمە ئەم ملیۆن دۆلارە هی من نییە ئەمە ئامانەتە باشە کە من سەرفی ئەەکەم ئەبێ پسوڵەم پێبێ ئەم ملیۆنە ئامە سەرف کراوە ئاوا سەرف کراوە بۆ ئەمە سەرف کراوە بۆ سەرف کراوە چونکە ئەم پارەی هی من نییە هی پرۆژەکەیە بە هەدیە نەیەوە بە ئارام ئەحمەد تاوەکو من خۆم بیخۆم باشە بۆم نییە بیخۆم خۆ پرسیارەکە ئێمە ڕوونە چۆمان خان ڕوونە پرسیارەکە کاکیجە ئێمە پرسیارمان کردووە ئایا سنتەری جێندەر گوایە ناوەندێکە بۆ لێکۆڵینەوە لەم زانکۆ ئەمریکیە لە سلێمانی کامە لێکۆڵینەوەی کردووە چونکە من ئەزانم کە پارەکە وەرگیراوە بەڵگەی تریشم لەلایە کە پارەکە وەرگیراوە باشە بەڵام ئایا پارەکە چۆسە حسابی چیە چونکە تۆ وەکو چۆمانی ئەحمەدی بەڕێوەبەری ئەو بناو پرۆژەیت لەو زانکۆیە بۆیە قسە و پرسیارەکان ڕوودە جەنابتە تەواو تۆ زانکۆکە چۆن ئەم ملیۆن دۆلارتان سەرف کردووە پرسیارەکان ڕوونن جا لە جیاتی ئەوەی عەزیزان کە ئێوە بێن وەڵام بە ئێمە بە خەڵک بدەنەوە کەسی چوون سەرقاڵی بە گەمژەکردنی خەڵکە باشە ئای ئیسلامیەکان و ئای کۆنە پەرستەکان هاتن و ئای ئەمانە هێرشەکەن و ئێوە پێشکەوتون حالی سلێمانی جوانجە ساڵاتی ئێوەیە بە شەرەف و وجدانم ئێوە گەورەترین خزمەتکاری ئیسلامی سیاسین باشە ئەسڵەن کۆمەلگای باشوور خۆشەویستانی من شاعیر چیرۆگنووس هونەرمەند خوێنەوار چوزانم نووسەر و مێدیاکار و ڕۆژنامە نووس ئەمانە وێرانیان کردووە ئەو باشووری کوردستانە فەسادی ئەمانە بڵاویان کردوتەوە بێ ئەخلاقی ئەمانە بڵاویان کردوتەوە ماستاوچێتی ئارەخۆری سەرسەرێتی فەسادی گروپ سێکسی هەموو ئەمانە بڵاویان کردووە خۆشەویستان لەو کۆمەلگای باشوورەیە باشە کاکە کابرای نەخوێنەوار و گەمژەکە بۆ نمونە چەکێکی پێ هیچ شتێک نازانێ بەڵام ئەم بەناو خوێنەوارانە ئەم بەناو دوکتۆر و پرۆفیسۆر و نازان فڕتەڵەماشانە ئەم بەناو نووسەر و ئەمانە کۆمەلگای ئێمان فاسد کردووە ئەمانە کۆمەلگای ئێمان بێئەخلاق کردووە باشە ئەوە تا ئیسلامیەکان هەر فراوانە بن کەشی ئەم جەماعەتە گروپێکن لە نەوەیەکەوە من هەمان ئەناسم خۆشەویستان یەک کەسیان زیاد ناکە یەکە هەمان ئەناسم بڕواتان نەبێ یەک کەس لەمانە زیاد ناکە لە ساڵی 1990 بۆیە من کە لە کاتی پیرۆزی خۆم ئەگرم قسە لەسەر ئێوەکەم لەبەر ئەوە نییە کە ئێوە شت بن یا ئایت خوا خەفەتی ئەوە بخۆم نەوەکە ڤایرۆسی ئێوە فکری ئێوە بەر کۆمەلگاکەی من بکەوێ نا ئێوە ناشن ناو کۆمەلگا قەت گوێ لە ئێوە ناگرێت بەڕاستی خەڵکی باشوور قەت گوێ لە ئێوە ناگرێت لەو گروپەی خۆتان بترازێ چاوتان بە یەک سەرکەوتن ناکەوێت لەو ناوچەیشە نەکرد لە باشووری کوردستانە
بەڵام ئەمە تەنها وەڵامێکە بۆ پارەخۆریتان بۆ بازرگانیتان بە ناوی ژنانی زەحمەتکێش و قوربانیەوە باشە بۆ ئەوەی تا خەڵک وەکو گروپێکی ساختەکار دەستبڕ بتان ناسن کە ئێوە قەڵەمەکانی خۆتان بیر و بۆچوونەکانی خۆتان فرۆشتووە لە پێناوی بەژۆندی تایبەتە لە پێناوی پارە و لە پێناوی خانوو لە پێناوی ماڵ و فڵان چارە باشە لەمە بەدەر بەڕاستی ئێوە کاندیدی من نین هەتا ئێوە لەو ئاستانین بەڕاستی من کاتی خۆم بەوە پوشم ئێوە زۆر لەوە پشکۆلەتر و قەزەمترن تاوەکو من بێم ئاوا لاتان لێ بکەمەوە ڕاستی ئێوە شایانی هیچ نین باشە چونکە ئێوە هیچتان ناوێ پارە ژیانی خۆتان نەبێت وە خەمی کەسیشتان نییە باشە تەنها بۆ ئەوەیە چواردەوەرەکانی خۆشتان بتان ناسن چقا چاقچێکن وە چ بێ ئینسافێکن هەر ئەوەیە کە سەیتان کەن چۆن لەسەر حسابی ئەو خەڵکە ئەژین ئێوە کامتان ئیشەکان زەحمەت دەبێت کابتان یەک کەستان بە حەفی ئیش ناکات باشە ئەو بوو من ئەگەر مانگە کرێکاری نەکەم ناتوانم کرێخانەوەکەم بتە باشە ئەسە من بۆ نمونە لە ساڵێکا یەک مانگ بۆم هەیە ئەینا 11 مانگی ئەبێ ئیشکەم باشە هەموو ئاواتمەوە هەیە یەک مانگ باتی ئەو شەریکەیە بەڵام لە موچۆی نایابێ کە موچەی نایابێ ناتوانم مەسەفی ماڵەکەم بکەم ئەی ئەوە چۆنێکان زەحمەت نەبێ ئێوە بە چێژین زەحمەت نەبێ بە حەیاتی کار ناکەن باشە ڕێبێنی ئەحمە هەدیش ئێوارە لێ تۆ سەرخۆشیت ئاگام لێت باشە ئێوارە لێ خەریکی ئارە خواردنەوەی تاوەکو بێ ئێوە بە چێژین زەحمەت نەبێ ئەگەر بە پارەی بەلاشە و بە پارەی دزینیە بۆیە من زۆر ڕقم لە نووسەر و لە قەڵەم فرۆش و لە هونەرمەندی ساختەچی و لە هەموو ئەوانەیە کە باشووریان بەم ڕۆژگارە گەیاندە خۆشەویستە پاشان وەکو وتم لەگەڵ ڕەخنان لە یەکەی وەکو پارتیەکێتی یەکسەر ئەڵێن کۆنە پەرستەکان گوێن فرۆشەکان ئیسلامیەکان ئەم دەسەواشە پوچانە ئارام ئەحمەد ناخەڵەتێنێ بابە گیان ئەی هاوار خەڵکینە ئەمە ئیلاقی بەسەر ئیسلام و ئیسلامی سیاسیەوە نییە چۆمانی کچی ئەحمە هەدی بە پێی راپۆرتێک کە بڵاو بۆتەوە 1 ملیۆن دۆلاریان وەرگتووە ئەمە چ پەیوەندیەکی بە ئیسلامی و کۆنەپەرستی و ئەلەم بابەتانەوە هەیە ئەم ساختە چیتێ لە پێناوی چیە ئێوە ئاوا ئەکەن ئەتانەوێت لە ژێر ناوی ئیسلامیەکانە فێڵکەن بۆ درەکە لە چاوی خەڵکەوە بەسەر منە تێ ناپەڕێت چۆمان گیان باشە تۆ فێمینیستی دەست خۆش بێت کار لەسەر چەمکی جێندەر ئەەکەیت دەستەکانی خۆش بێت پشتیوانی لە هۆمۆ و لێزبیان و ئەمانە ئەەکەیت ئەمە کەیفی خۆت و بیکردنەوەی خۆت مافی خۆت باشە تۆ پشتیوانی لە هاوڕەگەس باز ئەەکەی کەیفی خۆت منیش کە نایکەم کەیفی خۆم تا ئێستا من نەکو ئارام ئەحمەد پشتیوانی ناکەم لە لێزبیان و هۆمۆ و نێربازی و ئالم بابەتانە خۆ عەقڵشم بەوە ئەشکێ لە باشووری کوردستانە نێربازی هەیە بە درێژایی مێژووی کۆمەڵگا بەشەریەکان هەر هەبووە کچ و کچ هەر هەبووە نێر و نێر هەر هەبووە لە کوردستانە پیانەوە هەتی باز و نازانم ئەو قسە قۆڕ و قسە پوشانە کە من لەگەڵ ئەو دەسەواژەیشان نیم بەڕاستی ئەمانە هەر هەبووە بەڵام ئەم کۆمەڵگای ئێمە هەموو ئەوانە نێرباز نەبوون بنمونە باشە کۆمەڵی خەڵک بووە کەپتی سێکسی لەو کۆمەلگا داخراوانە هەیە ژن نییە سێکس نییە ئەچن پەنا بەوە بن پەنابەر بە ئاژەڵە بن بەمانە ئەبن هەر بۆیە زۆربیان کە ژنە هێن دوای وازە و عادەتە قۆڕا هێن مەسەی نێربازی و ئالم بابەتانە لە ئەفغانستان لە هەموو کۆمەلگای داخراوە ئەوانە زۆرە کاکەجە من ئەمانە بینم باشە بەڵام من دیفاعی لێ ناکەم من بانگەشەی بۆ ناکەم من ناڵم خەڵکی ئازادە بڕۆن بۆ خۆتان چێکن بیکرد من ئەوە داڵم بەڕاستی باشە من وەسەتم ئەو خۆی وایە مافی خۆیتی نەقم بەسەریەوە چێک ئەم دیاسی من هۆمۆ بێقم بەسەریەوە نییە کاکە بەڵام من تێکەڵاوی ناکەم حەز ناکەم ڕەفیقم بێ بنمونە منش مافی خۆمە بەڕاستی کاکە من نامەوێت کابرایەک هۆمۆ بێ ڕەفیقی من بێت و بە زۆر نییە کاکەجە تۆ دە بە زۆر بیکە بە ڕەفیقی من نایکەم نامەوێت کاکەجە تەواو من تۆ چۆن مافی خۆتە منش مافی خۆمە کاکەجە تەواو ئێوە ئەتانەوێ وا بانگەشەکەن هەمومان وەکو ئەوە بین ئەمە قابلی قوبوون نییە بەڕاستی تۆ ئەوەت ئەوێ کەیفی خۆتە من نامەوێت کەیفی خۆمە ئازادی هەرەمەیە باشە من وەکو تۆ هاوار ناکەم بڵێم من پشتیوانی لە کۆمەڵگای هاوڕە گەسخوازیەکەم کۆمەڵگایش خۆشەویستان هاوڕە گەسخوازی باشە ئاخر هاوڕە گەس باس جیاوازە لەگەڵ هاوڕە گەسخوازە هاوڕە گەس باس ئەو کەسەیە کە حەزی لە هاوڕە گەسی خۆیەتی جاشە لێر بچمێ بەڵام هاوڕە گەسخواز ئەوانەیە کە خواستیان ئەوەیە ڕەنگە خۆشی ئەوە نەبێ بەڵام ئەڵێ ئازادە بۆ خۆتان چێکن بیکە چونکە پارۆکەی چڕە باشە بۆیە ئەسی مەسەلەکە ئەمەوێ ئەم بلیۆن دۆلارە وەرگیراوە خواردوتانە چۆن تا سەرف کردەوە بۆ خەڵکی ڕوونکەنەوە خەڵکی بۆ خەڵکی ڕوون ناکەنەوە و تۆ لە مێژووە بۆ خۆت وەکو مۆرە بناوچاتەوە ئەگەر بۆ خەڵکی ڕوونکەیتەوە باشترە بۆ منە بڵێ کاکەم پارەیە هاتووە بەڵام من وەرم نەکردووە حسابی چۆمان نییە بەڵکو لەسەر حسابی بنمونە و تا ڕێگەشی بۆ دانم لەسەر حسابی زانکۆکەی و ئاوا سەرف کراوە ئاوارە بابەتانە چۆن ئەوە بۆیە ئێماڵێن لەم پارەیە چەندە ناوە بە هاوڕە گەسخوازەکان کە ئێوە دیفاعیان لێکەن گوایە کاک
چەندتان ناو بە لێزبیان و ژن و ئالەم بابەتانە چیتان بۆ ئەوان پێکردووە زەحمەت نەبێ کاک هیچتان پێکردووە ئەرێ زەحمەت نەبێ ئەرێ هۆمۆکانیش منتیقەی سێبانی ئەگەر یەکێکن یان دەریا بیسن ئێوە پارەتان وەرگرتووە لەم خات و چۆمانە کە گوار دیفاع لەو مۆزوعانەکە ها کەس ئاگای لەو مۆزوعانە بۆ خۆتان خۆتان لە کاکی جێم ئەتەسن شوا بابەت ئەهێنن تەرجمەیەکە بڵێن وەڵا بۆ ئەم بابەتانە سەرفمان کردووە ئەم پارەیە کاک ئەمێ پرسیاری ئێمە پرسیاری منطقیە بەڕاستی هەتا بێڕێزیش نییە بە ئێوە دوژمنایەتیش نییە لە حتەکە پرسیاری منطقیە ئێوە لە یەکێتی و پارتی پارتان وەرگرتووە لە بەرهەمساژی پارتان وەرگرتووە ئێوە چۆمەنجە باسەکە ئەمەیە وەڵام بدەنەوە بە ناوی کارکردن لە مەیدانی جێندەر و ژن و فێمینیست و لێزبیان و هۆمۆ ئالەم بابەتانەوە پارە پێیاکەن وەڵا عیبە کاکیجان سندان لەو پارەیە باکە لەسەر ڕەنجی ئەو داماوانە ئێوە جیفانی خۆتان پڕەکەن و ئێوە بە خۆتان شەوانەیە خۆرەوە ڕابێن و کوردایەکەی پارتی وێچێتی وەیە ئێمە مافی خۆمانە پرسیارکەین چیتان لەو پارەیە کردووە زەحمەت نەبێ بۆ کێتان سەرف کردووە چیتان لە مەیدانی جێندەریزما کردووە هەتاوەکو هەموو پارەی وەربگرن زەحمەت نەبێ هیچ نەتاکە ئیتر بۆچی ڕێبین و ئاسۆس و خۆت و چەندین کەسی تر وەک سووری خۆراشی قالۆنچە لەگەڵ ڕێزما بۆ ژێگرەکانم پیسایی یەکتر ئەخۆن پەلاماری دار و بەرئەتەن ئەتانێ خەڵق قسە نەکە کاکە کۆنەپەرستە وەڵام من کۆنەپەرست نیم ئیسلامیە وەڵام من ئیسلامی نیم کاکەجان دژی ئیسلامیەکانیش تەواو بە زۆر نییە کاکەشین من کار لەسەر شەمشی ئەخلاقەکەم من پێم وایە هەموو کۆمەلگایە بە ئەخلاقی هەبێت من پێم وایە هەموو ئینسانە بە ئەخلاقی هەبێت من پێم وایە ئینسانیانی ئەخلاق تەواو ئەگەر ئینسان ئەخلاقی نەما ئاژەڵیش نییە هیچ نییە بەڕاستی تەواو هەموو شتێکە بە ئەخلاقی هەبێت تەواو کورت و کرمانچی کۆمەلگا خێزان ئینسانی بەبێ ئەخلاق ناتوانێت بژی لەم دنیایە تەواو ئەمەی خۆ بە زۆر نییە اینجا لەمە بتازێ خۆشەویستان بابە ئەگەر مەلایەک مامۆسایەکی ئاینی ئەگەر ئیسلامیەک ئەم قسەی کردووە دەڵێن دەستان خۆش بێت ئەڵێن پەلاماری مەلاکە بدەن پەلاماری مامۆسا ئاینیەکە بدەن پەلاماری ئیسلامیەکان بدەن دەستان خۆش بێت بەڵام ئەمە نێنوتووە سەرچاوەکە ئیسلامیەکان نێنوتووە ئێوە ئەم پارەتان وەرگرتووە ئەمریکیەکان خۆیان ئەڵێن ئەوروپا خۆیان ئەڵێن خۆتان بڵاوتان کردوتەوە کاکە بە ڤیدۆ لە لامانەیە ئەی هاوار ئەمە چ عیلاقی بەسەر ئیسلامیەکانەوە هەیە عەزیزانی من سەنتەری جێندەر لەناو زانکۆکەیە لەناو زانکۆی ئەمریکایە لە سلێمانی چۆمانی ئەحمەدی سەرپەرشتیەکە ئەو مەسئولە لەمە تەواو ئەمە عەسڵی مەسەلەکەیە ئیتر بۆ ئەی پێچن لە ئیسلامیەکانەوە ئەتان لەژێر ناوی ئەم ناوانە پاسایی بۆ بێننەوە ئەتانەوێت دەمی ئێمە دابخەن وكاك إسلامي كان نيانوتو والله أجا إسلامي كان بيانوتو أم كاكو دروكن أو إسلامي أنا رقي عن لم شوبانو ريبينو أواني وأمان إيش دسر سكولاريزم ودسر مدنية ودسر نازل جندر وأمانية كان أو بوه إدعاء كان كاكو أوان نيانوتو كاكا والله أوان بيانوتو يسر شواك إسلامي كان بوه من يقصر ناكل عقب نبو براسي وأسر شواك إسلامي كان نية بوه تاني بناي إسلامي وباسا يبن إسلامي كانت شو أنا بابتانا هو قصي قورة فرمو أجر واني رمكنو بدن تجي أو رابطك برابطه بوشي بارك اللوش ايش كان بشري اسلامي كان شي واني لجين امنا وانا اخوت المشهد له بس بنا تينا بري الموضوع انا باشا جاو جاركي بيشو خوشويستان جنيك ل بالطاك لنازم شيء او شريتك قصوباسي تياكن شو اللي قصي كتبوا لسرهم لسر اميهن ماريا يهبوا له ليرو هذا ككجا وكشكا هاتوا بو كونفرنس كي ملا بختيارو اوانا كومون قصو باسي كتبو افته باسي قال ماريا هاتو بو ايرو ليله شو خوارديو سر خوش بو تابع للراي بو دول جوليا كاسكسي كدو شو بولاي بيك انا بابتانا خوي قصه كان كدو خوي بلاي كدبو من باسم كدبو بس كشي ارا محمد بو باسي بنا كا اسلامي كان هرشم لي كانوا امانه بنكوش كل بابا اسلامي بوتو كوجيكا تو خود هساي لا نازلم شي هاوسايا تو شي لوي خو او كش داما او قركدو بسريا كدو تبع خور بسر خوش كدو تبع نازلم لجادي بوزكا شو لا لا راب وعدن سيكل تو خو باسك دو كاكا اي هاور خو اسلامي باسي نك دو كاكا خو اتيزم باسي نك دو خود باسك دو كاكا دو باسي نك دو ما بقول جيني ام افدا هبوليتو نهنيك دايتو او شو ارخي خو دو وسر خوش والرايبون باسي نك دو كاكا اي بو حايبر بودو كان تلوريك اكس ابن بو اسلامي كان اسلامي او عيب كاكا اما نابت كاكا اسلامي شي تو خود علي ماريا بو كونفرنساتو خوارديو كباس ما قلو بايتر لسر اول نرى براستي اما ربطي باسلامي ونيه طوال اما خوتان كاركانا كان
باشە ئێوە ڕووی مەدەنیەت ڕووی ئەلمانیەت ڕووی دیموکراسیەت ڕووی سکۆلاریزم ڕووی هەمووشتان ڕەش کردووە بە مانای کەلیمە باشە ئێوە دیفاع لە ئازادی ژنەکەن بۆیە ئەوە حاڵی ژنە بۆیە خۆشەویستانی ئارام محەممەد لە کۆتایی لایڤەکەی ئەمەوێ بە ئێوە بڵێم باشە دەربارەی حەز و ئارەزوو یان وەک ناوی لێنراوە هاوڕەگەز خوازی واتە ژن لەگەڵ ژن یا پیاو لەگەڵ پیاو ئەوەی کە جوتبوونی سێکسی ئەنجامەدە ئەکرێ ئینسان چەند قسەیە بکات ناکرێ خۆشەویستان هەر حەز و ئارەزویشی ئینسان یان مرۆڤ وەک ماف سیر بکرێت ئەمە ناکرێت ئینسان حەزی هەیە حەزەکەی زۆر دڕندانەیە زۆر وحشیانەیە زۆر نائینسانیانەیە ئەبێ ڕێگەی پێبژیرێ بە نمونە ناکرێ ڕێگە بدرێت بە پیاوکوژێک بڵێ تۆ پیاوکوژیت کابرای پیاوکوژ حەزەکە پیاوکوژی ئازادە باشە چونکە ئەمە مەتەسیدارە کاکیچێ باشە یان جاری وهەیە تۆ نابێ ڕێگە بی بە ڕاوچیەک کە بڕوە کە ئەمە ڕاوچیە و ڕاوەکە و ئاسکە کوژێ و ئەوە تۆ نابێ ڕێگەی پێبێ بچێ ڕاوەکە بکە لەبەرەوەی کۆمەڵێک گیان لەبەر ئەکوژێ لە سروشتا قڕیانەکە نایهێڵێ ئەبێ ڕێگەی پێ بگیرێ خۆ ئەمە نابێتە مەسائلی ئازادی بەڕاستی باشە یان تو وەرە لە ماڵەوە مناڵەکەی خۆت ئازاد کە لە ماڵەکەی خۆت ئازەحمە نەبێ بزانە ئەو ماڵە ئەبێ بەچی جەنگەڵستانی بڵێ مناڵەکەی من تۆ لە ماڵە ئازادی چیەکەی بیکە وەڵا ئەو ماڵە بە هەفتەیەک لە بن بوو لە ڕەنگڕشەوە بۆ دەرەهێنێ ئەو مناڵەکە باشە من نەکو لە قسەکانە وتم خۆشەویستان وتم ئێمە دوو ڕەگەزی ئینسانیمان هەیە ڕەگەزی سێهەممان نییە باشە بەڵام ئەوانەیە کە کێشەی بایۆلۆجیان هەیە لە نێوان ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ ساغ نەبوونەتەوە ئەم حاڵەتە پرسیارم کردووە بەپێی شەرع بەپێی قانون بەپێی یاسا ڕێگەدراوە ئەم کەسە بەپێی راپۆرت و بڕیاری پزیشک ڕەگەزی خۆی باشە بەسەر ئەو لایە ساغ کاتەوە کە هۆرمۆن و پێکاتەکەی لە جەستێکدا زیاترە باشە ئەگەر ژنێک هۆرمۆن و پێکاتەکەی پیا زیاترە ئەتوانێت خۆی ئەوە لێ بکە بەڵام دیسان ئەبێتەوە بە دوو ڕەگەز ڕەگەزی نێر و ڕەگەزی مێوە ڕاستی ئەمە ئەوە چێ مرۆڤ عەزیزان بە سروشتی خۆی دابەش بووە بۆ دێرومێ لەمە بەدەری نییە ئاژەڵیش بە هەمان شێوە باشە ئاژەڵیش هەروایە جگە لە دوو جۆریان بە نمونە گوێ درێژ و ماین کاتێککە گوێ درێژێک لە ماینێک ئەپەڕێ ئێمە پێڵێن یەسریان نەبێ هەندێک منتیقیش قاتری پێڵێن لە کوردستانە باش نییە ئەم حاڵەتە هەیە باش نییە لە نێوان سەگ و تانجیشە ئەم حاڵەتە هەیە لەمە بەدار هەموو شتێک لەم دنیاە ئەو دوو ڕەگەزەی هەیە بەڕاستی ڕەگەزی نێر و مێ تا کەواتە ئەوە ڕەگەزی نێر و مێ کە هۆکارە بۆ بەردەوامی ژیان بۆ نەوەخستنەوە بۆی کە ئینسانەکان لەسەر ئەم گوێزێ بتوان بژین باشە ئەگەر نێر و مێ نەبووایە چ لە مرۆڤ چ لە ئاژەڵ چ لە زیندەوەرەکانی تر هەموو شتێک کۆتایی هەلاقەتە باشە بە کورتەکەی پێتان بڵێم جوودبوون لە نێوان نێرومێ ژیانەوەی کە جۆرێکە لە حەز و ئارەزووی تێدایە بۆ هەردوو ئینسانەکە هۆکارێکیشە بۆ بەردەمیش بۆ بەردەوامی ژیان بۆ بەردەوامی سروشت بۆ بەردەوامی ئەم زەویە کە ئێمە سەر ئەژین باشە دەی ئەوە سروشتی مرۆڤە نێرومێ تاواکەری یەکترین بۆ جوانی ژیان و بۆ بەردەوامی ئەم ژیانە بۆیە ئەوەی بە ناوی هاوڕەگەزی ئەکرێ پێچەوانەی هیچ شتێک دەبێ پێچەوانی سروشتە کاکە لە ئیسلامەکە ئەگەڕێم کاکە لە خوا ئەگەڕێم کاکە لە هەمی ئەگەڕێم بەڵام ئەمە پێچەوانی سروشتە چونکە هیچ بەرهەمێک نابێنێ بێ بەڕاستی نێر و نێر قەڕ لە سێکسر بەیەک و هیچ بەرهەم ناهێنێ کاکەژێ ناهێنێ بەڕاستی مێ و مێ یە قەڕ بەیەک و سێکسکە دوای ئەبێ بچن بلیۆرەکە بکڕن کە لە بازاڕە ئێفرۆشی هینی نێرە باشە جاوە عەزیزان لە کاتێکا کە کۆرۆناکە نەبوو ئەوە نییە خەڵکە چوو کلێنسیە هێنایەوە و منە چوم ڕۆنمە هێنایەوە و کوردە حیاتەکە فاسۆلیایە هێنایەوە و دەستیانەکرد لە ماڵەوە لەو کاتەیە لە تەلەڤیزیۆن سێرم کرد نزیکەی 6 مانگ ساڵێ بوو پێم وایە کۆرۆناکە بوو لە هۆڵەندایە مارکێتەکانی پیشان یەکی نیتیانە مابوو ئەمەی زەکەری پیا و بە لاسیکەکان ئەزمەی ئەو لە ئەوروپا لە هۆڵەندای باڵاوە بێ باشە ئەمە قسەی خۆم نییە ها لە تیڤیەوە باسییان نەکرد یانوو ئێستا کێشەکە ئەوەیە چونکە ژنان هەمووی لە ماڵەوەن کەس ناوێت ژن و پێیەکتە ببینێ هەموویان چوون ئەم سەناعیان کڕی بوو ئەم زەکەرە سەناعیە کڕی بوویان بەکەرن ئێهێنا ئەزمەی ئەو بوو لە هۆڵەندایە وەزان کاتی خۆی باسم لێ باسم نەکرد باش نییە نەمابوو هەموو مارکێتەکان ئەگەڕان ئەو شوێنانی کەس بەتایبەت شوێنی ئەوەیە شوێنی فرۆشتنی ئەو شتانەیە هەمووی کڕابوو خۆشەویستانی لەبەر ژنیان تۆنی پیا ببینن لەبەر کۆرۆنا ئەمانە ئەزمەی ئەوە بوو باش نییە ئەمەش پاشان لیبرالیەت و سەرمایەداری چۆن ئیشیان دەستکاریکردنی سروشتە بۆ شێوەیە کە خۆیان ئەیانەوێ
چۆن ئەیانەوێت دیوە سروشتەکەی دنیا وەربگیرێ و دیوە مادی و ماتریالیەکە ئیشی من ئەوەیە شەڕی ئەو ئەجندایە بکەم کە لێن نەگەڕێم بە ناوی مافی مرۆڤ بە ناوی کرانەوە بە ناوی دیموکراسی بە ناوی ڕۆشنبیری ڕێگە خۆش بکرێت کە سەرمایه‌داری لە ئاسی دنیاە سەرمایە گوزاری کە بێت لەسەر جەستەی ئەو کۆمەلگای ئێمە کە کۆمەلگای باشوورە ئەم دنیای دروستکە ڕاستی باشە بەڵام ئەوەشم لە خەیاڵایە بۆ هەموو گەلانی دنیایش ئەم ئومێدەم ئەوەم هەیە بەڕاستی بۆیە کۆمەلگای ئێمە تاوکو ئێستا نەکەوتوتە ژێر ئەم شەپۆل و هەژبوونەی سەرمایه‌داری جیهانی یا لیبرالیزمی نوێ خۆشەویستان یا داگرایی باش نییە ئەرچی هەموو ئێمەیە کە ئەو بپارێزین خۆشەویستانی من وەکو وتم من ئەزانم کە نێر و نێر هەن لە کوردستانە لە ئەفغانستانە لە ئێران ئەمە هەر هەبوو هەر هەیە بەڕاستی بەڵام ئەم جۆرە بانگەشەکردن بۆ ئەوەیە کە کۆمەلگا ئاوا بکەی بەڕاستی ئەمە کارەساتە باشە پرسیارەکە با لە نەریت و کللتور و بەها و پرەنسیپە کۆمەڵایەتیەکان بینە دەرەوە عەزیزانی من ئایا جوودبوون لە نێوان نێر و نێرە یان مێ و مێ چی لێ سەوزە بێ خۆشەویستان وەچەیە خەنەوە خێزان دروستەکەن جگە لەمانش ئایا لە نێوان ئاژەڵەکانە هاوڕەگەزخوازی هەیە من نەمبیستۆ خێزان لە ناو ئاژەڵەکانە هاوڕەگەزخوازی هەبێت باش نییە دێ وەڵڵاهی زۆر عیبە عیبێکی گەورەیە من بێم لە ئاژەڵ نائەقڵانی تر بم بەڕاستی عیبێ بێم لە ئاژەڵ نائەقڵانی تر بم کار لەسەر ئەوە بکەم کە هاوڕەگەزبازی ئەبێ و ئەوەی و بانگەشی بۆ بکەم و لەناو کۆمەلگا ئاسایی کەم و ئەدەم بابەتانە کاتێک کە ئاژەڵیش کاری ئاوا ناکات پاشان بە ویژدانی هەمووتان سوێنتانە دەم باشە ئەم پرسیارە جەوهەریە کە لە کۆتاییە یەکەم خۆشەویستان ئایا لەو کۆمەلگای باشوورە کە لە ژێر چەتری دەسەڵاتی کوردی تاقمەکەی جەلات تاڵەبانی و بنەماڵی بازانیە ئەژین ئایا هەموو چین و توێژەکان خاوەنی مافەکانی خۆیان خۆشەویستان ئایا کۆمەلگای ئێمە هەمویان مافی خۆیان وەرگرتووە تەنها هاوڕەگەزخوازی ماوە وەری بگرن ئەوانەی کە خۆیان پێڕووناکبیر و ئازادی خوازە با بێن شەڕی زۆر گەورە هەیە لە کۆمەلگایە بیکەن عیبە ئەم بابەتە بچووکانە دەهێنە ناو شەقام خەڵکی پێوە مەشغوڵەکەن تا یەکێتی و پارتی لەو لاوە زۆتین دزی و تاڵانی وڵات فرۆشی بکەن لەمە بەتر ئەمانەی کە من ئێرێم ئەمانە منتەقن خۆشەویستانی من ئێوە کەیفی خۆتانە چۆن بیرەکەنەوە ئێوە ئازادن هەر کەسێک ئازادە چۆن بیرەکاتەوە منش ئەمە ڕێی خۆمە خۆشەویستانی من من لێرە یەمە کۆتایی پرسیارەکەم هەر ئەوەیە کە سەد بارە یەکەمەوە ئایا چۆبان خان 1 ملیۆن دلار بگوتە چی لێکردووە ڕوونکردنەوە نادەی کەیفی خۆتە مهمەوەیە ئیتر ئێمە لە مێژووە ناوی تۆمان تۆمار کردووە و بنەماڵەکەتمان تۆمار کردووە وەکو بنەماڵەیەکی بە شوێن پارە ڕاکردو دز ساختەکە یەکێ بە ناوی گۆڕانەوە یەکێ بە ناوی نەوەی نوێەوە یەکێ بە ناوی کۆنە پاسۆکەوە یەکێ بە ناوی شیعر و شانامەوە یەکێ بە ناوی نازانم جێندەر و ئالەم بابەتانەوە خەریکی دەستبڕین و ساختەکەین و تەواو ئێوە کەیفی خۆتانە مهمەوەیە ئێمە ئارام ئەحمەدانێک هەن کە بەدناویەکانی ئێوە لە لاپەڕەیەکە بنووسنەوە ئاوا بۆ تاریخ خواتان لەگەڵ و هەر لە خۆشی شادیا بن عەزیزانی ئارام ئەحمەد ویستم ئەوتان پێ بڵێم خۆشەویستان ئەمە ڕەئی منە هەڵیگرن جایەوە ئەبێ یاوا نابێت ئەم مەسەلەی فۆتباڵە بەرازیل کاسەکە بە خۆشەویستان ئەم ساڵ بەرازیل کاسە ئەمە ڕەئی منە جایەتی نازانم ئایا وا بێ یاوا نابێت ئەرەوەڵا قەیچێکە با ڕێ بڵێن و تەواو من ئەڵێم بەرازیل کاسەکە بێت بابزانی وابێ یاوا نابێت خواتان لەگەڵ عەزیزان